هاڤانا بایەنیاڵ یەکێک لە فستیڤاڵە گەورە و دیارەکانە کە لە ساڵانی 1984ەوە بە بەردەوامی ئەم فستیڤاڵە کە تایبەت بە نمایشکردنی تابلۆ شێوەکاریەکانە ئەنجامەدرێت و لە ئێستادا زۆرێک لە شێوەکارەکان هەوڵیان داوە کە لەم با بڵێین پێشانگە وەکو پێشانگەیەکی کراوەی گەورە بەشداری تێدا بکەن و هەوڵ ئەدەن کە ساڵانە لە وڵاتانی تریشەوە هونەرمەندانی شێوەکار هەوڵ ئەدەن کە لەم جۆرە با بڵێین پێشانگە گەورانەدا نمایش بکەن. هونەرمەندانی کوبا بەشداری لە 15هەمین فستیڤاڵی هاڤاناز بایەنیاڵ دەکەن و زۆربەی شەقامەکانی پایتەخت با نیگارە جۆرە و جۆرەکانیان دەنەخشێنن. هاڤانا بایەنیاڵ لە ساڵی 1984ەوە ئەنجامەدرێت و لەم ساڵیشدا 15هەمین چالاکی فستیڤاڵەکە بەڕێوە چوو. ئەوەی کە جێگەی سەرنجە چالاکیەکان و نیگارەکان تایبەتن بە وڵاتانی ڕۆژهەڵات و ئاسیا و کوبا. هەموو نیگارێک و چالاکیەک پەیوەست بێت بە وڵاتانی ڕۆژئاوا ڕێگە پێنەدراوە. مێژوویەکی درێژی ناکۆکینەوان وڵاتانی کوبا و وڵاتانی ڕۆژئاوا هەیە کە زیانی گەورەی بە کوبا گەیاندووە. هەر بۆیە هاڤانا بایەنیاڵ تایبەتە بەو نیگارانەی کە دەتوانن تایدا کلتور یان شێوازی ژیانی وڵاتەکەیان لە سەردەمی جەنگ و ئاشتیدا ببینن.